هەموو شتێک لەسەر موچەی مانگی 8 و 9. ئەرێم لیستی موچەی مانگی 8 ڕەوانە دەکات و بەغداش بە 9 لێی وەردەگرێت. پێش 20 دا دوو موچەکە دەدرێت. سبەی نێشاند و لیستی موچەی هەرێم دەگەنە بەغدا. دوای نزیکەی دوو مانگ جارێکی تر موچەخۆرانی هەرێم هاوشێوەی مانگی 7 چاوەڕوانی موچەی مانگی 8 دەکەن. بەغداش پێش ناردنی لیستەکە تەواوکاری موچەی ناردکە بڕەکەی 570 ملیارد دینار بووە. بەپی قسەی سەرچاوەیەکی ئەگەدار سبەی نێشاندێکی حکوومەتی هەرێم لیستی موچە دەبنەوە بەغدا و داوای موچەی مانگی 8 و 9 دەکەن. بەڵام وەزارەتی دارایی عێراق لیستەکە بە لیستی موچەی مانگی 9 وەردەگرێت. شاندەکە کە لیستی موچەیان بە کۆدی بایۆمێتریەوە ئامادەکردووە دەڵێن لیستی موچە ڕاستکراوەتەوە و بە پێی تێبینیەکانی بەغدا ئامادەکراوە. بەغدا داوای کردبوو 13 جۆر داتا و زانیاری لەسەر هەر موچەخۆرێک لە لیستی موچەدا هەبێت و ئێستاش حکوومەتی هەرێم لیستەکەی بە هەمان شێوە ئامادە کردووە. بەپێی وتەی سەرچاوەیەک لە حکوومەتی هەرێم دەبێت لە دوو ڕۆژی داهاتوودا بڕیار بدرێت یان بەغدا پارەی تر بۆ موچە بنێرێت یان لە داهاتی ناوخۆ تەواوکاری موچەی مانگی 8 تەواو بکرێت و بدرێت بە موچە. سەبارەت بە موچەی مانگی 9 سەرچاوەکە وتی لە ئەگەری ڕازیبوونی بەغدا و هەفتەیەک دواتر موچەی مانگی 9 ڕەوانە دەکرێت. سەرچاوەکە دڵنیاییدا کە پێش 20 دە هەڵبژاردن دوو موچەی موچەخۆران دابەش دەکرێت. لە لایەکی ترەوە بڕیارە ڕۆژی سێشەممە وەفتێکی دارایی عێراقی جارێکی دیکە سەردانی هەرێم بکەنەوە و پرسەداراییەکانی نێوان هەرێم و بەغدا تاوتوێ بکەنەوە.